باڵندەیەکی نەوڕەسە و بە دیار لاشە مردووەکانی خێزانەکەیدا بە تاساوی وەستاوە و نایەوێت بە مردووییش جێیان بهێڵێت. ئەمەشیان دیمەنی مرداربوونەوەی نەوڕەسێکی ترە لەسەر هێلکەکانی کە ویستویەتی بیان تروکێنێ و بەچکەکانی ببینێت، بەڵام خۆشی بووەتە قوربانی. ئەمەشیان نەوڕەسێکی ترە و سەرەڕای نەخۆشکەوتن و خواردبوونەوەی ملی، بەڵام بەچکەکانی جێ نەهێشتووە و بووەتە سایە و سێبەر بۆیان، تاوەکو لە گەرمی تیشکی خۆر بیان پارێزێت، بێ ئاگا لەوەی بەچکەکانیشی وەک خۆی تووشی نەخۆشیەکە بوون و وا خەریکە گیان دەدەن. بەهۆی دیمەنی تراژیدی مردنی بە کۆمەڵی نەوڕەسەکانی زەی بچووک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین چەند لیژنەیەک سەردانی شوێنەکەیان کردووە و گومانی بڵاوبوونەوەی ڤایرۆسێک دەکەن لە ناو ئەم باڵندە کۆچەریانە. چۆن دەڵێ تابەحی شوێنەکەمان کرد ڕێژەی مەدن زیاتر دەبوو کە زیاتر بوو من دەست بەجێ هەستان بە ئەرچی خۆمان بەجێ بگەێنیم حکومێکە ئاگادارکردنەوەی بەڕێبەرایەتی ڤێتەنەری سنووری ئیدارەی ڕاپەڕین وشکاری دکتۆر سەعدی فۆری ئامادەی دەربڕی بە لیژنەیە هات بۆ ئەم ناوچەیە، ئێمەش لەگەڵ یا بووین، چەند فاسێکی سەرەتایی ئەنجامدا لە فاسەکە دەرکەوت نەخۆشیەکە هەیە ڤایرۆسێکە، جۆری ڤایرۆسەکەش ئەنفلۆزایە، بەڵام جۆری ئەنفلۆزاکە بە حکومێ و تاقیگەیانی لەم سنوورە دیاری نەکراوە. هاتین بۆ شوێنی ڕووداوەکە کە دەبینین بە چاوی خۆمان ڕێژەیەکی زۆر لە نەوڕەسەکە مندار بوونێتەوە کە بەڕاستی لە کیمیابارانێکی تر دەچێت. ئەوەندە دەزانین کە ڕێژەی مندارەبوونێت زۆر زۆرە، لە ناو یەکتردا گواستنەوە هەیە لە نەخۆشیەکە لە نەوڕەسێکە بۆ نەوڕەسێکی تر، بەپێی ئەوەی کە ڕێژەی منداربوونێت زۆرە گومانی ڤایرۆسی دەکەین، بەڵام لە ئێستادا لە هیچ شوێنێک پشتڕاست نەکراوەتەوە، ئەمە ناتوانین بڵێن ڤایرۆسە یان جۆرە نەخۆشیێکی هەرێن. بە بۆچوونی شارەزایەکی بواری ژینگەش هۆکاری مردنی بە کۆمەڵی نەوڕەسەکان بۆ گۆڕانکاری ئاو و هەوا و هەورە تریشقە و بارانی بەخۆڕ و تەرزە دەگەڕێتەوە. هۆکارەکە گۆڕانکارەکەش و هەوا بۆ نمونە بڵێ هەورە تریشقا هەو چەرخماغا مەسەلەن بارینی تەزری بەخۆڕ بەڕای من یعنی ئەو بۆ چوونی منە ڕەنگە هۆکاری تریشەوێت لێرەش لێژنەی تەندروستی بە پسپۆر هاتوون پشکنی دەکەن و ئەنجامەکەی دوای ڕادەگەێنن. وەزارەتی تەندروستی و تەندروستی ڕاپەڕینیش داوا لە هاوڵاتیان دەکەن بۆ پاراستنی تەندروستی خۆیان سەردانی شوێنی نەوڕەسەکان نەکەن تاکو هۆکاری مرداربوونەوەی نەوڕەسەکان دەزاندرێت. لە پێشتردا ئێرە نیشتیمانێکی ئارا بوو بۆ نەوڕەسەکان، بەڵام لە ئێستادا بۆتە گۆڕستانێک بۆ نەوڕەسەکان. نازاندرێت ئایا مردنی بە کۆمەڵی نەوڕەسەکان دەستی مرۆڤەکانی تێدایە یاخود کارەساتێکی سروشتیە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، نیشتیمانی نەوڕەسەکان.